عيب را لو تقول بس من رايد الشيء ها عيب بقرآن استغاث صار ما ذاك أوزات أنا ما بريتك نيبات وشاشات أي بابا السلام خير بس أي بابا الروح إسراعات تذكر دي زبر لدنيا كوبزانة هنت وش شوانتيش وأنا بس هذا بمر وبزيدي سان دوري ماريا خايب خوينا وبستاني ليه إسراعات تذكر دي أوزانة لو خد ببيور راوستاي خوديتي تدران قروي بيته ولا دنيا قرو هايكو إسراعات تذكر دي بس تسمعني هات جراس تكريت جراس سيوه سكرديو آقا هو مرلي بستاني كرديا زوري كندور خوارديا باشا ولي هات مداري عيدر شو مر لبستاني مكا زو بستاني بردا يا من أو زبرت شي دقو آقا دقو والله إلا دم تساوي مرة كان رادي أربو راه لقندوري أو ساري آقايني ودان والله صار شي دي قندوري أنا وهابينيا همي تيك دادين بستانا خي كاكا درم لو نيكوژن كراوا كاكا راوا خوش تايت مان لنا دا بهاندا چلي دا ينزو دا بيكوشن ابر لي باش لي استاني اخوي باشا قندورك ما ده هو بيتاما او هم قندوري خواريا كان قندوري خواريا او عندهم قندوري بتبسيدادن هاي ست كيلو قن مكي يتو هنا تمش نيوم لو ماري غرانك لو كتشخص السلام عليكم عليكم السلام ورحمة الله سلامتي باش ماشي ماشي وزقتكم خير كل دين آغا كرة كيمني بدي الدنيا باش السبب والله يتوزانم أغانيا بقش من دالي عالمي دادي ديار مام حيدر كتنا تشكرديها مالو خدا نبي حبس هاتو تسمع من دالي من ناناسي من دالي من غريب كره غريب خو منار وغريب بس اغاج واخوا بلاش خرشي ناقدي كرة حبس كرة تساوكم دوبنا لقى كاميرا عندي بس انا شي اغايب والله مام حيدر املو هم زيش بقردكم بس لو كن اغينا كرة كاتش دعاء دو دكين كرة كاكا كل كاتشكم كل دون بينزا قيد سينو دينو استادينو دأتو بربشكو سيبش الأرض نسبت قريبا قربان ساودم أمبري أغينا ساوكم اختيارم كرياريم كم ساوكم دعالو دكين كل هلا كرم هي قينات دعالو دكين خير وهذا زين دعالو دك دبر ساوكم دبر ساوكم لا قوة إلا بالله العظيم ورا زلامة شكون دي نوري بيتم بيتكن آغاي يا ربي خدا يا رب خدا بشتم بتو قيمة أو دسم بتماي خوي يا رب خدا يا رمتيم ده خدا ما غازي عند خد في الشرب ما كنت سوا كان بس سلام بس تايت مانو بارش بسيتن كنا زمان كنا غبس بلا بقرمان اسم سكت يا كوينن لسبيني حتى هواري او شواني دليلي عقاري فارنار جنادي بقندوري اخي خنيبوا ساو كم هاغا لو هذا نديدا سنكون دور اخواب مون دفرت كان مرتم ددا لجاتي ساو كم عثمان قال ما انت ذاتي سكات ما بيلتي او قال ما يبدا مالو داري خود با مداري برسيتي برا عقاري مكة اما فك ما بس قال ميتو نكتي عيدلوك قال ميتو مناوي او زبسي لو كنتي بجري وبري والله برو بقال مشي ساي اغم نوسان كاكا دريم هو تيناغانا دريم باتي بقينين نادر ليه قري حيدروك خود بقرباني او على سردك اگنا بددي كركم دبردي يستاش برو مدارك خود بو ملد بشينا لا ممنون دست ما ازمكا دست ما ازمكا دست في زنبي او ناوهاش نادر هم زاريات وهرام ما بيودا كي دو شاده شي مستحقش ما في ها دقيقه هذا شو ما بود زبر كرن برتم دا زبر بكون بالي زي كاري تفوزيتين اخوه والله يدبرني أزهار جدي عمر راني خود نصيحة لك عيني واضحاني هم قلب الدرشين أما خود الكورة ما نوتو نتساعدي هم ساري آخر تمام تمام يا ربي طالب بغضوي عندها يا ربي عثمان ها سمعتوا ليري أي شو لسه كره هادي تيتد مام حيدر كو خوي بيو شور كرديتوا ها كشتت شي لبه لو غوري ما بيو خراب دبين دري ولا بيو كاني ماري اغا شعبان وعثمان هندي كريان لدابو لو تواوت مالي دا كنا ولا تشمال لنا او زبريت والله يمنم دساني قد بيو تشوا قال باش مام حيدر زاني بخوز فقير ديز دستي منيش ما كاتن بس لازم لفكري تسبو صبو كاكا كلنا أدراكا وأظن في مزيد خوارت أو في مزيد خوارت برو
مارێ بڕۆ ئاگال لێ عەوێس پیاوەکانی ئاغای لاقی کوڕی مام حەیدەریشیان شکاندیا دەبیکەت نەچ کردبی ئەگەنا ماری ئاخای لە کەس نادەن بەلاش چی کردیا وەڵای دەبی لە خۆی بپرسی کورە قڕبە سەرێ ئاگای لێنە بوو خەویلێکەتیە مەڕەکەت چوو بۆ ناوبیستانی باسی چار گندۆرەش خواردی وەڵای عەباس با پێت برم ئەم کرای خۆم گرتێ با نەبا تێی لە عەقم بە ماری ئاغای نییە کاکە دیوار بەجێیە ئەی زندەقت بچی وەڵڵاهی زراوت لە مارێ ئاغای چووە بڕۆ با بڕۆین بڕۆ بچین سەرەکی لە کوڕی مام حەیدەری دێن بڕۆ مام حەیدەر ماندی نەبی ئەی خدا ئافوتکە عەرەبی کامەرا کۆی وافکارە بۆ خەریکی چی وەڵای گۆتم باخۆ کە چینە خۆم دروستکەم وەرە وەرە لێ بگەڕە وەرە خەبەرە چ خۆشم خەبەری چ دەرێن ئاغاوی وژە بەر بۆوە ئێ تووشی تاقە شەیدا ئەه یا ڕەبی خدا لێت واقتی کرد ئەه یا ڕەبی خدا لێت بە زیادی من دەڕۆم ناوی من نەدەی ئەم لەو مۆزوعی دانیمە باشە کورە عالەمە چەندە بڕۆ بابم بڕۆ یا ڕەبی خدا زۆر مەمنونتم یا ڕەبی خدا ئەسبەنێک تشتێکی دیشی بەسەر بێتم کورە کورادی کۆ خەتر لە فەقیران بکەی کووەت بەسەر نایەتن خوا لەسەر سەرانە نادر وەزعم گەلە خراپە دەبرم کورە ناوەسد لەو خراپە ئاخە ئەوە حاردت هەیە و مێگە لە مەڕەکەت هەیە و بیستانت هەیە ئەمە وەزعما خراپە عیبت لێ کورە کاکە عیبت نییە نێ ئەتوو بەس لاقتە نایە خوای بینە لاقی چێ وەزعم گەلە خراپە نادر شعبان عوسمان گورە پشتی نادرێ بگرن ئەمە دەبرم ئاغا بە قوربان دەبەزیمان مێلە ئاغا نادر پێی برێ بزانە لە پاش مردنیوی چانمان دەبینە ئاغا ئەمنیان عوسمان نۆک دوای لە بینی من و عوسمانی بتە مشکلەوە لە وەختەکەژی هەندێک نییە بەس دەرم عیبە هەربا پێی برێن لەسەر مەرجی گورە نادر ئاگات لەو زەوی زارێبی ئەمە دەبرم خلاسی بە گورە ئاگاتە نادر برام کاکە کورە بە قورعان هەستە دەی لە خۆتدا هەستە کاکە مرد بە قورعان کورە بە قورعان مرد ئەیاوار کورە کاکە کورە کاکە کورە بچم کە بەبێتی کاکە دەبگریان هەتا دەچمە لە خەرکی بانگ دەکەم بڕۆ خەرچی ئاوای گازکە بڕۆ بڕۆ کورە ئەگەرش خۆشە دەزانی کامەرە ئاگرش خۆشە کورەوە چ دەکەن لێرەنگۆ بەرێ کورەوە چما گواگاتان لێ نییە ناوەڵا بە باران بوو لە دیار ئاگری دانیشت بووین چ بووە کورە ئاغا مردی ئاغا مردیە؟ ئەدی لە خۆتان دەندەی لە خۆتان نمازە ئەی جەنازە و شتەکە لە چێندرا کوری زەنازەوە لە حەمامێک کەتێ بە چرکەوە ڕق بۆ لە سەرمان ئەوگۆ ژوا لێرە خۆتان بە خشپلی گەرم دەکەن وەڵڵا کاکە نەمازانێ بە چ بکەین ئێمە ئێستا لە خۆتان کوری لە خۆتان دەندەی ئەلەکە مرد کوری دەبڕۆ توانی کەینە مردیە ها گریانی تو عینە پێکەینە بە قورعان وامزانین پێ دەکەنی چەند سپۆرتە شینە ناوەکەی لە خۆیتی هەوێت کوری هەوێت عوسمان چ وەلە شێ واکەرەکەم کورتان کردی و گەن مشم لێ بار کردیە ئەو قەنتەرەی تێ دێخم و دەڕۆی کوری قەنتەرەی چێ حالی چێ ئاغا مردی ئاغا ئاغا مردیە ئەدی ئەی لە خۆم بخۆمە ئەی لە خۆمان وێرانی ئەی هەشم بەسەری یا ڕەبی خوا یا ڕەبی خوا چ بکەم تا چ بکەم ڕوو لە چێ بکەم با بڕۆی یا الله یا الله عەباس ئەوە چێوە دەچێەوە ئەو دەچمە مارێ عەوێزی ئەوە تو خێرە هەم شۆشیە تو چێوە دەچوی وەڵام منەوە داهاتمە دوو و جەنابەت دەچێ ماری حەوێزی ئەمن ئەستا من ناردگۆتم بڕۆ حەوێزی بانکە بچیتن ئاغای بشوە لۆ شعبان ئاغا وەی لێ هات خەرچی گوندی بچن سەری بشۆن کوڕە قسەی جوام کە عەباس ها ئاغا مردیە مرد خۆ عەفوی کە یا ڕەبی ئەوە ناردیتمانە دوو حەوێزیە تا بیشواتن ئێ ئەو جا توش ئێستا بەگەرم کەوە دەیەڵە ئەمن ئیشم هەیە ئیشی چت هەیە ئیشم هەیە کاکە ئەوە لەوە چیەکە ئیشی بە تو دەبیە تو ئیشت دەبی مشکلە نییە ئەم دەچم ئیشەکەی خۆم دەکەم ئەوجە دوای دێمەوە نا بڕۆێن دەرێ ئەم ژوا دەچمە دوو خەرچی دی لە باشە دەی خەرچ سوارم وەڵڵاهی ئەوجە نەتبینم لێ بە خۆم دەزانم چت لێ دەکەم وڵڵا ئەو کابرای کە لێ گەلە ڕقە بە قورعان با بچم تاقیبی بکەم نۆک نەچیتم هێشکە بڕۆ زوو چاوەکەی منی بابەکەم بەو خدایان هەتا ئێستا نازانم غوسلی بە تەواوی لە خۆم دەکەم ئەخەنگۆ لۆ دەکەن ئەم ئاغای بشم دوای ئاغای بە چرکۆ لە قەبرێنیم
مام حیدەری بن وەڵڵا باشترە لە من کورە حای مام حیدەری چێ بخۆ زانم کەمەڵێک مام حیدەری نایە بڕۆ پێشکۆ بڕۆ وەڵێ ئاغا هەموو لێرە خەلچینە باش گوێم لێ بگرن نەڵێن کاچی مردی و تەواو ئەوەی لەو گوندەی پێی خواردا بنێ لاقی دەشێنم هەر کەسە لۆسە ئیشی کاری خۆی دەی بڕوو سەد خۆزگەم بە ئاغا مردێکەوە چیوە کاکە عەجەلەی مەکەن هەندێک بەو لای دابڕۆن هەندێک چیش بەو لایدەی ئەو قەرەباڵغێ چییە دروستە جەماعەت دیتان خوای گەورە زوڵمی قبوڵ نەکرد هەر لەسەر دنیا لێ بە دەردا ساغ و سەلامت بوو خۆ دیتان بە چ دەردە سەریەک مرد بە زەو خەفەتا من دەکوژی دەبووە نادری برای پێتەم بێ بوو بە بەس لەگە زاڵمی بێفایدەیە عباس چاوەکەم واز لە ماری ئاغای بینە ئەو ئاغا مرد و ڕۆیشت چاوەکەم کامەرە وەیە یان نە نای خوای بینە شەیتانی بە نعلتکە جەماعەت مام عەباس جێ لێ ڕابگرن خوای گەورە بە سەبرا بەس ئەمما بە زەبرا ڕاو نادری براشی بە دەردی ئاغای دەچی هیچ خەپتان نەبی سەبر بگرن ئیشاڵڵا ئیشاڵڵا بە ئیشاڵڵا خوا ئەمین کاکەمە چشمان لەوێ مە کراس خوارەکەینە با ئەوتمانی وەرە با بڕۆین وەرە ئەرە چێ بڕۆین دە تو بڕۆ ئەم لەگە عەباس ڕادۆستم ئەمە مریشک جوچکەم دانی شدەدا ئەم ڕۆیش خواکرد کورەوە شەرمەحاتان بەخۆنیان گۆ غەیبەتی خەرچی دەکەن غەیبەتی چێمان کردێ شەعبان ئەفەندی دیدەمەکە باسی نادر ئاخا و نازان باسی ئاخا و شتانەتان دەکرد کورە ئای بە عیب بە قورئان دەریاگەرە تو غیبەتی برای خۆت بکە یعنی وەچیەوە گۆشتی بخۆی وەڵام گۆ مەرەختان گۆشت خواردنە ماشەڵڵا عیبە دەرم گوند لەوە هاتسۆل بە تو مەزانە هەموو لێرە خڕبووینەوە غیبەتی خەرچی دەکەن ئەدیەت و ئیشت چیە شەعبان ئەفەندی لێرانە ئیش و کاری من چییە دێم پیاوی ماری ئاخانیمە دا لە خوا گەورە ناترسێت و وەڵا برام ها چەند بەدینە لۆ مادەم ناچی لە مزگەفتێ لە خۆتان لێن دەرێکە و دوورکات سونەتی بکەم باشترە هەلۆ تو ناچی بەس لۆ مای ئاغای پان دەکەیەوە سەلاخۆری دەکەی بیخۆ ئیفیکە ئەوجا ئەلمهم ئەمنەوە پێم گوتن دیواریش بەجێە ها سیدی باسی ئاغای نەکەن هەموو چاوچنۆ چینگۆ بوو هەند چاو نەفەستانێدا هەند باسان کرد کابراتت گوت تۆپ بوو ساتمە چی کرد بە ساتمەکەی مرد ماشەڵڵا هێ شعبان عوسمان وەزعی ئاوایی کۆ ئیش و کار کو دەڕوا ها ئیش و کار زۆر باشە زۆر باش دەڕوات ئاوایەکە الحەمدولیلا زۆر باشە ئەوە تو بیە ئاغا شعبان چ هەیە چ نییە وەڵایە تو خۆش بی چ لە گۆڕەنیە بەس یەک شت هەیە یەک شت شت دەزانیت چییە بەڵێ ئەو ئەحەپیسکە هەیە ئەحمەد ئەحمەد ئەوێ ڕۆژێکە کاگا من نییە لە گوندی دەسوڕامەوە گۆتم زام دەنگ و باس چ هەیە لە پاش مردنی ئاغای دەست خۆش چوهات تێپەڕم دیتم لە پەنای دیواری ئەحەپیسکە و مەجموعەکەن و ڕاوەستاینە لەگەر عەباس و نازانم مام حەوێز و ئەوانە ئەحەپیسکە دابەزی بۆ سەر کاکت کاکە قسەی ئەوجەنیە چەند دوعای خراپی دەکرد ئەوانیش دا اللهم ئامین اللهم ئامین والحەمد لله رب العالمین کورە بابە گۆتم عیبەن گۆ غیبەت خەرچی مەکەن بۆ تازە کابرا مرد شەیتان دەستی لێ شوشتیتەوە باشە ئەحە باشە یعنی کاکم بەز نەبوو نۆرەی منە عوسمان شعبان هەر ئێستا دەچن ئەو ئەحەیەن بە شاپان لۆدەی نەئێرانە عوسمان ها شعبان هەستە بازار جولائیش بەوە زوبە ئەوانەی دیشی لەگەر بینیان بەتە نەبینی بین لێرە وڵای باش بزانە چ لەسەر دەینم ئەحمەد کاک حاجی زەوە دەرێن کاک ئەحمەدیشیان گرتیە سێ چار ڕۆژە هەندە مزریم و زاڵمن خێزانەکەی چوو بوو ببینی لێ نەگەڕان بشی بینی وڵای ڕاست کاکم باش وەڵاهی دنیا دوور و درێژە خوا حەقی منی کرد و ئینشاءڵڵا خوا حەقی وانیش دەکاتن ئەوزە مەسەل لە کوردی شەیە دەرێ خوا حەقی بزنی بە قۆز لە سەبەیە قۆز نایاری ئەرە دەبەستە عەباس برام بەس چاوەکەم بەس ئەرێ گوت تەمبێ نەبوون تەمبێ نەبوون لە ماری ئاغای خۆ ماری ئاغای چتان لێ بکەن ڕۆژە کوردی دەگری هەموو قەلبی دەشتێنی بەس سڕە دەیانگۆ دەستت ماز دەکرد هەموو خەرک باس تو بوو ئەتوژە سەو زمانی خۆت واز ناینی ئەگە سەری منیش نەخواش عەقد بی تێگەیشتی ئەم کرای خۆم گرتێ کاکە بانە بە کورە بەستە حەوێز بەستە هەوندە لۆ ترسنۆچی کورە بەدەستە خۆمان نییە ئەی هاوار کورە هەناومان پڕە کابراجی زاڵمە و هەردەبی باسی کەین و تۆ بڕە کاچی من هەرە لە خەل هاوینان غیبەتی خەرچی بکە و بێ حەڕەسیاتیش بگرم لە خۆم پاردەمەوە لەو هەردە ئێستام لە چێ پاردەمەوە ڕق بوومەوە دەمەکە هەنا بەخۆشی و خەوی لێ کردیە ئاغا ئەوەش ئەحمەدی پیسکە ئەحمەد کوی گەلە باشم ئاغا باشی وەنیە زۆر باشم ئاغا
باشیت شێتاتی و بێعەقلیتە ئاغا پیاوی زاڵمیش حەق و ناحەق لەک ناکاتەوە صاحبی ئەزمانی لە بەهەندی هەڵ بەسەر دێت ناوەڵە سەحیبی گۆینە لۆی حاڵمەنە و حاڵەیە زۆر چاکە عوسمان تەواویکە چاو بەرە عوسمان ئەوەسمان نیشمان بێ هەر ئاوەردەکە زمان بردا اي كل نكي كل قلعم اي كل بردا كل مكلمتني اي لا يا الله هيزني ما ترسي وكو هاتي تصادوري ماري آغاي كويرايا كورە حەباز باسی ماری ئاغا لو خير کورە نازاندێن ئاغا شێت بووە نازاندێن ئاغا پەڕکەمی گرتیا نازام ئاغا خەونی دیتە ئەلمیم لە گوندی هەراتیە هراتيا ئەرێ وەڵا باسی وێرە ئاغا نادر هەراتیە اي لي خوای بزياد دوست دەکەی لێرانە اسمه نوێژە بڕۆ با چین بڕۆ چین نوێژەکەی بکەین تمام عیدار ئەرێ کەس نەبووە گەورەی گوندی بۆ خۆت دەزانی مەڕ بێشوان گورگ دەیخوا لێگەڕبانەی خوا سەلام عەلەیکوم عەلەیکوم ئەسسەلام کوونە باشن ماماجێت و کوی ماماجێت و کوی ڕەبی باش بن وەڵای لە خوا بەزیاد باش بن ئینشاءالله الحمدلله جێماکەن بەڕۆژمان دانیشین بە ڕۆژ و دابا دانیشن يا الله يا خوا بخير هاتن كونا باشا يا ربي يا معازيت و کوی والله بتماي خواي يا ربي هەر باش بین والله امام سليمان تكليفم لزور كسان كرديا كز ناويري ببتي لۆ مام عیدار والله كاكا كز ناويري ئەی باشە لەبەر چ کەس ناوێری بکە ايه دبر اتو ببي والله برام ئەمن بەری دەوی ئەو خەرکەی ناگرم ئازە تااقەت منێ خەرک دوعام لێ بکە ڕەبیکە لاقی لەبەر ڕابشتە ئەمن بەری دوعا خەرچی ناگرم ناژمە ئاغا بەس عەباس لۆ ئاغاتی سەری دێشی والله ئیبرام ئاغایەتیە من هەر نایکەم ئەم تااقەتی دوعای ئەو خەرکەم نییە ئەو ڕۆبەمە ئاغا سبەنە لێ فاتی عەم لەسە بخینن طبعا خوي علي كريم هاكاك صباح دبي ويش سر بقريتن كل كاك صباح صريقت انا صري شنقت خو خابي ما بارا ما بينا دا احمد داكو باب كل بقرعات وزيلة شي كل قولك عاقليته ها خمي والنبي ده بس كريم ها وعدك يمن كل اخو صباح من دار قصيناكا كل نبينك ها تو بزي شكم يوبكا كل ابو دساوي ده بدبينهم ها دبرو دي دبرو دي او زاري بدبين صباح شي دي قربان ده ورغم النبي برو كاشم كستون علي والله ورا برخي خوتي نابان تا خوت الامور كمان عنك كاكا دبي مجن ابراهيم بيمجن دي تاوك وي دربان كما اخر اي انا كاميران كذبوا غدريم لەنا وڵات چێ بتاغە وەزعکە جارێ وەچ خۆیتی كاميران درنونا وش برا بيكو ربنا اغا کورە لە گوندەکی بۆ دوو کەس تاغا لونه بولو اما اخو ما اتفاقش بكل نابي او دم اغاطي بوش يا اخوه کورە تو بە خۆت بستە چی چ دەبێ ئاغا يعني يا متسسرة او عيواني بخيو دوسسر عيواني بخيو دكم يعني بيشر نفر يقول بي بخيو ناكري کورە هەی جێلە حیوان حیوانە و بەشەریش بەشەرە ها پیاکە ئەرێ کەس نەبوو ئاغای گوندی لا ژناکە کەس نەبوو تەبەریا گەورە ئەی چێ دەبتێ چێت زۆرە نەفەر زۆرە یەک هات دەبی کار چێ کتیاکە هەر کەس نەبوو ئەمن لە تو گەرە جوانی ژناکە سەحیبمە لۆ لێم نایە هەک بیەوەی بتا بلا گەورە لە من هەرامەتر بی لۆ لێت نایە ئەگە دەنجشت خۆش نەبێ قیافەت جوانە دانسە پیاکە دانسە خۆجەلت ناتیە نا ژنەکە هەجەلم نەهاتیە ئەدی نازانی ئەو قەمە دوعا لە هەر یەکە چ بکە لێ گیرە بێ ژنەکە ئەمن بە خۆم دەزانم چ دەکەم لەگەڵ قەومەی لۆ تو چی دیارە ئیشی باش دەکە یاخوا نەخواستە خدری زندەی ئەوجا ژنەکە دەبینی ئەمن چ دەکەم ئەوجا دەبینی پیاکە دانشەگە زگت بە خۆت و من ناستێ زگت بەو دوو غەریبەیە بسووتێ
وشيت تاكس شيت وهاكل بس ايشي من دانبي او تدبينك وامدماغا باشە کاک سەباح ئەتۆ زلامەی باشە ناسی ئەتوی کو دەناسم ئەویش ئەوها دەناسم کابرایەکی چارشانە کورە کابرایەکی بەهەیکەل کورە ناندار ئەتوو بەس بڕۆماری برێ سەلام عەلەیکوم گەهەچی لە عاردیدایە کورەکە عەباس ئەو قسەی لێ دەکا ئەمە دەبێ هەر لە دیوە خاندانشی نانی بخۆی ئەتۆ هەر لە دوو خوار نێبە لە چی هەبوو بڕۆوێ ئەوە تێربی بەستە لۆ من ئەم جەوەرە زەلامەک بێ و سەباع بیدینتەوە داخۆ دەبیت چ ئاغەچی لێ دەرچی مام حازی ئەتوو بنێت چێ ئەو زەلامەی کە من دیتیتمەوە چما یەک هەفتە لە بەرامبەری دانیشی دەتانی تەماشە ناو چاوی بکەی ئەوها نورانیە ئەندە بەسامە ئەو دەوە لە ناچی بی لەسەر سواری نییە کە ڕمیداوێ نییە یعنی زورجی ئاودی دەکاتن ئەلێ بە عاری دەکەوی لە زەلامی دەدا ئەرێ وەڵڵە هەر دەپەڕێنی کورە عەباس ڕۆستەمی زارمان لێ زندی بووە ئەتوو دەرێ قسەکانم بەدر نییە دا ڕۆستەمی زاری چێ کورەوە کەریمی زارە باشە سلێمان ئەگەوە نەبوو ولۆزە هەی ڕەحمەت لە مردێت خۆ هەندە زەحمەت نییە هەینێکە دوود و عایلێ دەکەین و سندانی دەگاتێ باشە سەباح مشکلەمان نییە ئەمە ڕازینە مەزنۆ ناچ تەکلیفەچ لێ بکەی کاکەو ئی تەکلیفی نییە والله کەلەی هەندە ڕقا ڕقا کورە کەلە کەلەی هەر ڕقا هەتا سبەینە لۆی برێ جوزە دەژمێری حەزی لە گەوراتیش نییەوە پێت برێ کابراایکی متەواضعە ئەوزان گۆچلەکە لێرە شەش حەفت زەلام مەغر بیتەوە بسێنە بەکۆ خوایە بری نەرم بی ئەرێ حەباس قسەی سەباحی لە چێ ئەو زەلامە خوار و خێچە لە چێ چی ئەوە کاکە سلێمانە تو دەکەی هەتا وەزعەکەی تێکدەم ئێستا ئەتو دەبێ کورە ناوەڵە ئێدە لێی گەڕەمانە باعاجي لچه در هاتینا حتا ایرا بخیر بسر هرد ساهم کاچه من ئافتکارم بس فقط جماعت برانيا او تكليفي لمن دكن كل كاچه من اوبا من ناكري قيامته مع معاجي او بارا بارا شقرانه بام كسجار ناس عمليش كل والله قال تواوني ما ناكم بابي من ناكم كاچه من بام ناكري کورەکە کەریم چاوەکەم دەستم دامێنت بەخۆت باش دەزانی ئەخر گون سێ چار مانگە براگەورێکی لێ نییە ئەخر کو دەبیتنەوەلا زۆر مەتحی تویان کردیە یعنی تێگەر بێ ببی براگەوراتی لە بۆمە بکەی كل والله اذا ترسم بام ناكري كاچه من تيدا عشر مزار بم کورەکە کەریم وەڵا بە تو دەکرێتن شان و شەوکەتت ماشەڵڵا لێ دەوەشێتەوە دەزانی چیا ئەمن بە شەرتە چی دەکەم ئەمن هەرچەکەم گۆدابی لە قسەمە دەرچن کورە ڕازینە ئازرین ئەخە مەعمەلە لەو سەرێ خۆشە کاچی من دوای هەرێکە لە بندیواری دانیشی و لێم خدمیتەوە ئەوێ بەجێم نەکە بە خوددایەکە براگەوراتی و هاوە لەکەوە نەمکرد کاچی من نا کاکەریم ئەتوو بزانە ئەتوو براگەوراتیمان لۆ بکە ئەهلی گوندش ئینسانی زۆر چاکن زانە ئەمە چەند لۆت باشە بین ئەتوش دە بۆمە باشە بی ئیشاڵڵا بە تەمای خۆ دەبات چینەوە ماڵی نانێکی بخۆن یاخۆ بەخێر یاڵڵا جەماعەت بابڕ دەی دەیبینم بام دەی کاکە بینە دانێ دەی دای دەسو برد بە دەی دەبڵام من بچێنە دەی بڕۆ دەی دەیشکان جوان دانێ جوان دانێ جوان دانێ بام جوان دانێ خۆش نەیشوێنی ئاگال لێبی سەبا خەجگونی هەموو تەواوە هاتەواوە هەموو هینایەتیان دانێ داینێ ئەوە تەماشامان دەکەی نازانم دەرێ ئاخری وەزعەکە ناگری لێ بەدرت نییە دەبڕە دەی دەی کاچی من دەی والله ئەوە لێسێرکەی دەڕۆن پێچی بەعاتی ئاوە دای نەدیت بێ هەلەک لە حیوانان بووە چیان ئەو زەلامە دەست و پلی لێ کاکە وەرە دانێ کورا لێرە دانێت چاوت نابینی شەوکۆری دەبی ئاغا هێلکەی لە بۆ چ بیت وەرە ماوەعاتی مابی نەبن ئای بەخێر بێ بەخێر بێ حاجی جان بەخێر بێ هێلکەکانی من گەورە تریشن ئەو هێلکانە کورە دەدانەوە ئەمە لە بابچیش وە بە گەورە گسکەی نەیشوێنی ئاگال لێبی حاجی وەرە کاکە وەرە بەرگزەر وەرە ئەو لە دوو قبلی نابوو ئەنی بابە کورە لە جۆتیە لە جۆتیە ئێستا منی دەستچێ لە وێلکان دەدەبەیەوە و لەسەر جۆتی دەرێ بابت بابێت تێدا باشە دەی ئاغا ئەو ئیهانەیە ئەدی
بەخۆی ناتێ بە مندای دوێر کەسی نردیە ئەمە چالیان دەکەم سەبا هێلکان خەڵکەوە بە بلکاتینێ باشە ئەمر دەکەی بڕۆگە من نەبی بڕۆ ئایدی منە هێلکانە باشە براینە ئاخە دەبی ئەو مێلکەی لۆچبی لۆچیتی هەمووی لە ڕوونی دەکاو لەگە داردەستەکەی دەخوا دەبی ئاغا ئەو هێلکە لە مریشتینی بدە بندامێتەوە وەڵام مامرا ئاغا مریشی لە چێ بوو هەرخوا بەخۆی دەزانسی ئاین ئۆنەش لە مسەریە وەرە خواردنی چ برام خۆ عەزێ حەفسەر نییە ئەمە لەگە قسەی کاک سلێمانی داما ئەوڕۆ داوای هێلکەی کرد سبەی داوای شتی کەش دەکا داوای من ڕشکا دەبی لۆی بێت كل الصباح كل الصباح هذا هو ولا أمر دەکەی ولا كل بغك فيه هرينا فيه عشاتم هذا أنا ما عندي نبي سلامت بي أمرك صباح بري آغا جان وينك أعلم لي أو خركة آخر وصحكينا أقري بيمرك كمان شارع عمليش آخر ما وصحينا أقري حصدك يا سلسل بلاي عندكم عاوزتي البناو كتن النية طبيعته هي كتشيلو خديمانة بديني واه حتى باق لو وصحك العاري دبيني منتو زوانة تشيبي والله يقولوا لازم نشاكا وقت خوي شعبانو او نازم يشدي هموشين ابو يقولوا قندي بديش والرويش يا اغا صباح بلي اغا يكم لو دوانه دبي لو باكي لبن همريش بي قبل عادي مين لو دردينم باشا بطلان دبودي اضرب اي عملي يكم تيستا لو وصحي بزاني هدي ماماجی ماندی نبی ای سلامت بیا ربی عباس کوی او خواافت که ربی دهات ملای مارینگو خير ان شاء الله خير خير ان شاء الله بريتسي ها شعبان هاتو قندي شعبان چه شعبان شعبان چیه شعبان چەند شعبان هەیە لە گوندی ئەو شعبانەی گوندی ئارێ وەڵا ئەو شعبانەی گوندی کورە بابا تو غەڵەتی شعبان ئێستا لێرە نمایە کورە وەڵڵاهی غەرەت نیمە و نەخەونیشم دیتیە و نەشێتیش بوومە بۆ چاوانی خۆم شعبانم دیت کورەوە بەڕاستی تەختو ئارێ وەڵڵا ئەزە برێچێ ئاغا هینایەتیەوە کردیتەوە دەستە ڕاستی خۆش ئاخ قوڕمان بەسەری هەی باشە تۆ چ بکەن ئێستا وەڵا چ بکەن هەر دەیبرن خوا لە تەپی سەردا سەباح اهلا داوكم ورا خير ديسان چێوە دەچی لە کێ دێوە ئەوەندە گەن مەملوو من دارم برد باشی ئێستا ژادام نا بچمەوە مارێ مارێک چێ حاری چێ شێل بووی ڕاست دەبێت دیوەخانێ دەی میێوانمان هاتیە بڕۆ خێرە ئینشاڵە بڕۆ دەی دەیبێ ها خوام لەو خوای نەیبەی تریقەی پشێت دەشکێنم بڕۆ دەی ئەوە بە خۆزم چاوم لێتە دەی ئەوە سەبرە دوژ کتێب دەبڕۆ دەی حسن بڕۆ کەتان بناتە کوپا بووین حسن هێلکاتان بنەوە دەی هێلەکان کوی ناوتان بڕۆ بنەوە دەی باشە دەبجنەوە دەی هەندەی مەرە دەبڕوە تەک چەندە حەز لە قسانە وەختی من دەێ بڕۆ دەی لە هێلکە پیسەکەینا بڕۆ بڕۆ یکورە بابە بە هێلکە لە بۆ ئاخێبی بڕۆ ئەمری خۆت و هێلکە نەبینێ بڕۆ دەی بڕە کەدە خەلا دەی والله من بقرعان اخوي بدر معنا هذا يجي من هذا ولا هو اللي تساعد اللي ياخذ على الزعبه هيك ياخذ مو زعبه انا ايش قال ولا غونيكا لا وش قنزام ورا لسهل كان هيك كتب برنكوي اي خويا هاري نقري وضعت خويا لا هيك ورد نايمه اخويا هاري نقري خويا اوف خوا كجي او ملته ما حتمان هل يقد ما بدستم بشي كل خدر تاري بردو هي مال خرام نبي والله اوف
زەبار کوڕم زەبار دەوەرە کوڕم دەوەرە هاتم لەکوێ بووی کوڕم بەلا و حیوانانم داکرد جێبەجێم کرد خۆ نەچووی ئەو لایەتی نا لەوە جاردی وەت گوتیەتەم بێ بووە ئافرین کوڕم تخونی ئەو لای مەکو کوڕم با تووشی مشکلە نەبین لە بڕها کوڕمەوە هێرکەی بدەوە داکرد ئەوە چی وەکەیتکە کوڕم ئەو هێرکەی لۆ نازانی چییە ناوەڵا چییە کوڕم ئەو سێتار هێرکەمانە بردە مالی ئاغای ئەو زار ئەوم ببەر ئەموو شکا ئەو قڵەوکەم ببەر نێت و هێزە قاز برد ولا كاينا مشكا عمو شكا او ببركاتو دبرو اقال له خوبي باشا نتي اولايا باشا يا ربي خواه كرم عمر الدريج بي يا ربي ولا عباس ولا عباسوك دار لكل تساودا ولا وردوا البيالا غديوا ولا كيفكوا يا الله خير ديسان خير ان شاء الله صباح سي ديسان اسا يك كاور دبي ديو خالي بابي يكدو دازوبا كاور لو شي صباح ميواني اتيا اغا ميواني عزيزي شاتيا بنسي خود ديني باشا اغا ميواني دي من كاور لو بينم كاكا كاوري ديني تو برايوا اخوا بابزان بزمكيا اوش لدو كان كباشتر نابي صباح بري اغا عماري تدا مار كامار بيش ما وانا دا كل مار جاي يعني انساني تدا ها دابري خوافك صندقت بردم عماري شنو اغا اليوم بتم نقول دنيكا القرآن بيجم قول شعبات بيمان نقول كاكا تو قلت نرجو ماري شنو قلت ماري بوريا هل خيتيا تقاسكا لو قاسكا قاسكا رشيدو كرو برا چی دیشه اوش ناوشینه سێتار برانە هەمیان ناویان شینەیە دەرێ قڕانی ناویاتە نامگوێ بارکە لێرە لەبەر ئاغا چی دێ وەرە هەندەشینە بکەنەوە هەندەشینە بکەنەوە لەو عەرزە پانەیاتی لێرە خانی دروست کرد لێرە ئاغا بە قوربان سێتێم گەێنە بزانم چی بووە شینە ئەتوو تەبلیغ خرایاننا لۆچە لۆی کە ملی مشتری باکەی يقول اغا بقربان والله تبلغ قرايه بس اغا بخو بكم انا بدال تشوبسم زيكم نيا كل هو تصاو دري يك ما تبليغ خراد قعدوا كاكا خالد هنا فيش بالي اغلدي وخالد انا اخذت حسابي هناك من ميون مدي اغا حسابي ودك بس بقران زيكم نيا بسبي كاكا ما بيدرم او شوكا ما بعدك والله امن بيهم الصبانيه نبي خالد وصدعت الخيلم يقول اغا بقربان بعدك لازم نوزك خانيتو هربصات شي دابرو خدي توبيني اغا بقربان غنجي بقر حرس مارس بس كده باشا تو مادام هەندە فەقیری ئەو هەم مندارە لۆ چێدە 15 مندار پیاوی فەقیر دایما منداریان زۆرە بە قورعان صباح بەڵێ ئاغا ئەم سبەنێ لە خەوێ خەیت بمەوە نابێ ئاسانی ئەو خانەی لێرە بی وەسبەی هەر بە شەق دەری دەکەم باشە لۆشت دەکەم بە باغ و بیستانێک هەز نایت لە خۆ ناو دانیشی خڕووی خويا من مداران شو من خويا يا ربي خويا أعوذ بيانك خويا أنا جنكا بله أديكا خدمت كار نرد موماري باشا لو جناح من داري سواي هي خود زاني أي بياكا أنا جنكا تشيدي ساعة أتنا تسيل القومي أهم ظلم زور داري دكي دعاك اللي بكن تشتكت لي بي جنكا با بيدريب عمل بخوم دزانم چند چاندیە و چش دەدوورمەوە دوعای ئەو قەومە هیچکار لەمە ناکە وەکی جیزی ساق دەمینێنەوە ئەدی ئاخا ئەو سەبرێت چ دەیگۆ ناوچی کەرە کەتبوو لە دونیەوە لە دوو دەگەڕێن نەماندیتیتەوە ئەرێ با تو خرانەبی بەس ئاغا بە قوربان بم ئاغا بە قوربان بم زۆر خراپە ئاغا بە قوربان بم دووسان پاڕاوە چیە کاکە چ دەوێت ئاغا گوتم مندارم وردە شتۆکەکەم بدەی وەزعم زۆر خراپە ئاغا بە قوربان بم زەرەرێک زۆرم کردیا ئەوە لەها قۆپایەوە تو دەسەمی سەرەری بیەوە ئەتو چ دەوێت چ دەوێت ئاغا گوتم وەزعم خراپە بزانە قڕێزۆکەکەم نادێ ئاغا بە قوربان بم ودائم دفارته اغا اويز براني دنيا قد قد الرويش اتو شرمت بخونيا هاكرا شرم بخونيا كل درجه دكاي بمي باشنا اغا بقرعان من درجه كان ما فقير بزرم كردي اغا بقربان صباح فقير هيا فقير كان او كندي صباح فقير والله نمزاني ادياتو اودنا بو بيقلا مروش توات ابو ابزانم اغا بقرعان من مردي ما يسا اجا باشا ورينا ورا امن بوي ما اغا حكيم خانم دانا يا فقير خانم دانا عمل له ابو المبلغ ولا باش فقيران بخيركم جناب النادم منو من الاسطوري دول شي مني عمل بخوب تعاوني ما لباتي عغي بخيركم شتي لو بينن دي وخاني كنمكن
صباح بەرێ ئاغا دەیبێت تۆی لای ولاغان بیبەسمەوە سێشە و سێ ڕۆژان خزمەتەکی چۆشی دەکەی وای بەو دوو چاوەی تێربی کاتن ئەو ڕۆ ئێستا وەرە هەندەی وەرە لەگەڵی وەرە شعبان لێ نەگەڕێ وەرە شعبان بڵۆ وەرە ئاوێس بەرێ ئاغا ئەرێ مەجلیسەکەمان سادە گەرمیکە وای بەسەر هەردوو چاو عیران دەرەبراینە برادەرینا لۆتان بە چێن دەردار برێم وا دێمە خوارێ بەلای قەرات و کەندی ناوەی ناوەڵا هێدی دەڕۆم لە ماجی دەکەی خۆمان ئای لە من وایە هادرون وای دەست چێ داچی باڕۆنا لار بملوت ئاغا ئەوە گوتم نەفەرە کاتێ نەفەر بیر بە ژۆرێ ئەمە جێژ نەبی بگە بە ئاغا ئیشی هەیە ئەتو لەوە بەسمە لە بەتێکدا ئەخر دەزانی چیە باس هەدی بری با بێتە ژەر بری با بێتە ژەرێ نا دەرە میشێ مریشی بری بری با بێتە ژەرێ هیچیشم لێ دەی ئەسە دەی هەدی ئەسە سەبات وەستا ئەسە بری با ژەر دەی دەرێ پەری فرۆشەکانی ناو قەیسەریەت و دەی فەرموو فەرموو خانم فەرموو فەرموو ئەسە جێوە شتێکە ئەسە جێ خوشێکە ئاغا دێت بەم نەگوتو لە تەنیشتە من دەبیدانشی ئەستا کورە بۆنت خۆشە چاوت گەلە جوانە جەمەداری گەلە سپۆرتە لە سەربانێ بەر بۆ فەقیری ئێرێ والیاتە چنیە فەرموو سلام عليكم يا خو بخير خوش باش يا غير خو بخير لولا ولا ولا عزم لي بي ولا أحسن دي ولا دي ولا بخداي بخداي دي ولا دانش خوشتي من يا خو بخير بي يا خو بخير بي دانش كل دانش بخير بي خاتون دانش كل حدا يا خو بخير بي دي وخان داوناك دانش دي درما شوقتي له غرفها رونا خو بخير بي غيرنا صاغياغا والله تعب منيح درجة زيادة خواب زيادة لەبەر ژنان ئاگای لێ کەسی گوندی نەما دەرێم ئاغا لە چێن دەردانیشمە من ويا هو تصور اللي بقول ما خذ دي ملوش سمع ما ذلك برا كنا بروح عمري خوت حي تعال شي دي ها دبات مش لا جو باري لي دا بانر وليم دا طبعا جينا دا يا اخو خير بي خاتون والله دي وخانا ودان كدوا سلسال كلمي هاتي لسبينه ونيا لسبينه هل قراجو كان ديناوي هر نگيشتو اوليره پاشا لو همو گونده هدره نازانم بسر چند داره دا هر برم اکرلو همو گونده کاچی من اره براز آقا لما كل أو أباسوكم ما حيدر الدري لازقوا سكوتين بيرون وساينا أو تشوتون برويستون يا بشتري بشتري هذه حيدر أنا مو الصباح ما يتوشي تسكر صباحي ناري أي خوالة في سرد الصباح أدي شعبان دو آغاد برای کرد هر واز لو صفت أنا ناینی بخوای باش باتنا ودانتان کردو مام عباس مام حيدر يا خو خير بس هول تاعي اغاي فالمو خوشكم خيره ويتغلط كرديا يا غا جاناتهم كاريكي خير بيتا بقربان يا خو خير بس فالمو والله من دارين ونيمانو العاني شاتون بشكم تو كاريكي خير ما بوبك يارمتيكم بدا يا غا جان من دالي تسكولا مايو من دال مردو بخير بس هول تاعي ادي ملوت ادي خوشتي من ادي ملوت اغما اغم ريال ما تجي ضعيفه شي وشتو ندمو اغم لدو كسي وشتو دمي وني شعب دي ملوت والله هو وني ما عدل والله بخود دزاني بريوية دي بريوية كل بابا ويا دينار ويا فقيرانا يعني اني قناعات بي بمبي پنجاز ادم سری پل بدري خين بلجي نقع فراتوشي فقير تصعد ما تشي مكابر بيتو والله راسك والله يا ليرة راديا اموش بيوجنا شي دبينم ندار شي دبينم علينا كتلها ناوم دي شيخهم ليلة وشتي من درا ما كرتا ان شاء الله تبي وزني والله بياما واغا جان بس نخوشة شعبان اجا كما بوفشا الحمد لله اي خدا انا ضد ودوري بعدين هو 16 خدم مردا وانا بي صق بدي كتينا صق هو عادتي لها وصيدك خوشكم اقل سخينا في اوقات مرد هو خبر مدي باشا لبي لكي اغا بيدا تنيازا خراب تبيتن كون نيازا خراب مني نا او مقصد مو اقل ان شاء الله بيا اوكي بمري بس قبر عنه باندر فقير كز ناس ديله قبر اشتو باشا تازه ما زكش اغاتان نبي هم عاد يا اخي باشا كرا خوا عمر دريش كاغا جان خوا بو ايمد بيلا يا ربي بو خاتي قران تنتو هاو يا ارمتي مددي خو بخير بي وخاتم
هەردوو چاو خێر چێوە ڕاوە ڕایشی زەروری مەیە ئەمەش دەبێت خۆت دەبێت دەبڕە بڕۆندە قش پلێک خڕکەوە لە بۆ ناو تەندوری ئاغا گوتی ئەوم دەوێت سوورکە بە تەندورە چییە ڕاوە خوشتە ڕاوە خوشتی ڕاوەستێک دەکەم کوی باشی ئەوە گوتم ئەو جارەی هیچ دەزانی چیە ئاها سەباح کە تەنەوە پیاران دەزانی چیە بەخۆت دەزانی جاری وها ئاغا ئیشی هەیە لە سبینەوە حەیرانە و مەیرانەی دەرێن ئەو نەفەرانە تاقی دەکاتەوە ئەو جەلەبان دێت توش بەسەدا هاتی ئیشەکەمان لە تێک چوو جارەشی دەگە ئیشی ئەوها خێرێتە بوو وەرەکەم برای خۆت باشە واغا پێ ناخۆش بوو مناتم گەلێکی پێ ناخۆش بزانین لە وەختت لێ بەسەر برد وەقت ئیشی هەبوو ئیش میوانی هەبوو کۆمەر ئەو تااقەتی نییە ئەوان عالەماتی حەیرانە و مەیرانی دەرێن زەوی ساف دەکات بەس قاینە تازە ڕۆی ئەو جاکە جارە چیدی دەبینی جیرانەکە و لایم لایە یەکسەر برێ بڕۆنەکەن کاک شعبانی ئەو پیاویاغا گەلەگە لە مەزبوطە بۆ خۆت واکی توش باش زۆر مەمنون بەخێر بەجی منەی مام عازی مام سلێمان ئەمنەوەم پێ ئەنتیکەیە نازانم ئەو هەموو زوڵمەی دەکە ئاغا لۆ دوعایەکمان کاری لێ ناکە کار هیچ وەڵڵای ئەمن سارش دەبی ئەمن نێژم نەکردیە ئێستا شەوان شەو نێژش دەکەم دوعای من قبول نابی وڵی جەماعەت ئەنگۆ لە دوعای خۆتان بەردەوام بن بەشکم ئیشاڵڵە ڕۆژێکی خوا لە دوڕ دەوی دەداتن اللهم ئامین وڵی جەماعەت ئەم دەرێم ئەو شتە سڕەچ تێدا ماماجی جەماعەت ئەمن پێم باشە ئەو بسیارە لە ئاغای بکەین تڕحێو چێ دەوێت بچی لە ئاغای بپرسی دەوەرم برام ئەنگۆ بەگەرم کەون دەچمە ناوچاوی ئاغای دەچەقم ئەتۆ ئەرێ وەڵ ئەمن قورعنیە تۆن و عەپیاوەی بەرامبەر ئاغای بێری قسام بکەی پەنجە لە ناو چاوی دەنێت وەڵڵاهی وەنیە ئاغا 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 وەرە چاوەکەم وەرە چێم دەرێ وەرە ئاغا جان چێ سەبا ئەهلی گوندی بە قورئان ئەوەی قسەی خراپە پێمان دەرن ئەو قەول هەردووکمان ناو ببن کورە چێ لامە دەبا بە قورئانەوەتە دانیشتینە ئەوەی قسەی پێمان دەرن دەرێن ئاغا ئەوهای ئاغا خراپە ئاغا ئەوها لێ دەکات زوڵمان لێ دەکاتن ئەو دە قەول هەردووکمان ناو ببن بە قورئان سەباح ئەو دە زووە بە هەرێک ئاغا سەری خۆوان هەگرین سەباح بەرێ ئەدی شعبان شعبان نازانم چ لێکردن ڕەوانە گوندە نەکرد بەسەر لێبرین چوو بۆ باشم بۆ قوربان دەم بڕۆ پیاوە مامەری لەمە بکەن وەڵا بڕۆ بێن بڕۆ ئاغا جان ئەو گۆپارم کڕیا بەس فی سەبیلی ئاغای دەبی هەموو قەلبی ئاغای بۆ گۆپارەی بشێنەوە مەکە بینە لێ وەگرە ما سلێمان لێ بەسن بەسقی برۆ بەسقی دەبینی پیانم لە دشتە جێڵان دەبینم شتانم سەریا ئاجی پیلانی چی کاکە نازانم دەیانگۆ پەنجە لە چاوی ئاغای دەنێن چێوە ئاغا ئەویان نییە ئەویان گۆستانەکە نوێژی ناکەم ئێستا لەمە خاتری ئاغای نوێژی دەکەم و شەو نوێژ دەکەم دوعا دەکەم هیچی لێ نایە والێ قبول نەکە ئینشاءالله ئاغا توما خۆشیان یەک سارە هەنێژم نەکردیە وەرە ڕاستە ئاجی بەێ تێم بگەینە مەسەلە چییە مەسەلە وڵی هیچ نییە ئاغا لۆ خۆمان مشاوەرەی گوندیمان دەکرد لۆ خۆم ئاجی تەوافی مالی خوات کردێ دوای مەکە ڕدێنت بیا درام مەکە دەزانیت چیە بە کورد و کرمانجی ئەمە پرسیارێکمان بوو لە بینی خۆمان مشاوەرەمان دەکرد ئاغا پرسیارەکەمان دەزانیت چیە مام عاجی و جات و پێیبری ئاجی قسام کە مام عایدە قسام کە وڵی ئاغا دەزانی مەوزوعەکە چیە کورە نازانم نا لە حزورت عیبی شاکە قسەی بکەین بەس وڵ کاک سلێمان لۆ تو پێی ناوێ وەڵڵاهی ئەمن پێی برێم کورە قسام کە دای پێی برێ ئاغا دەزانین چ بوو وەڵا عیب نەبێ عاشە حازری کورە قوزە خۆشبی بەدە و ساو دە قسام کەی هاوات مەمنون دەزانین چ بوو ئەرێ کاک ئەباز لۆ تو پێی نارێ ئەم پێی برێم ئەدی لۆ پێی نارێ وەڵڵاهی وەرە ئەت پێی برێ ئەمە چی پێ برێم ئەرێ کاکە درم تەقیها کورە بە قورئان بە قورئان وەسنم خوای بە سەباعی درێم هەمووتان لە کادیری کە هەموو خەتان بژێن وەدە قسام کە دای ئاغا ئاردمان لۆ هینا لۆ لە کادیریمان دەکەی خۆمە چ قسەی خراپمان نەکردیە ئەو کە قسەکە دەبری دای ئاغا دەرم بەش نوبارات و لە گوندیمە شازە کاکە ئاغا ڕاوەستە ئەم پێ درێم دای ئەوە پێشی تو دوو ئاغا هاتن دوو ئاغا هەبوون لەو گوندە هەر زوڵمیان لە یەکەچی بکرد بە شەقەچیان بە ناحەق لە یەکەچی بدا بە خەرچی گوندی دوعا لێ دەکردن شەو ڕۆژینە لەبرد خوای گەورە لە ناوی دەبرد لەوەتیە توش هاتی بیا براگەورەی ئەو گوندەی زوڵممان لێ دەکەی پێت ناخۆش نەبی برێ پێم ناخۆش نییە زوڵممان لێ دەکەی لێمان دەدەی ئاها
هەر بە ئاشکرا دەی مەڕی لە کۆزی دەبێ دەرێ وەڵام میوانم هاتووە هەرچەندی ئەمە دوعای دەکەین شەو ئەوە دەری شەو نوێژی دەکەم دوعای دەکەین شەو نوێژی دەکەین نازانم لۆ دوعامان لە تو قبور نابی يعني بسيارة ريوندي ما معازي أنا والله هل هونديا تاكيد بخواي والله وبالله وبالله يا رونديا هر هوندنا بكاكا بري والله أغا ما خوش هر أون أقول جوابك تانديوني ها هري والله ولولا تجوري جد ساق بكلو جملة واقرب ببيتان دي وشي هالمالي ستة هيك تعلو من هنا هري والله دعای پاشان امرم به ایو فرمو هر کس بیل که خوی بباتوا ایو ابو یانا وای اگو هاتن هیک تاهینا دعای وچی برتانا وا ابي هيك قاضي نابو ملاوي بردوا او مريشي نابو هيك قاضي بردوا ابو هرببري نكت اگو ماري يكتريتان خوات ساق ساق جمله بگرن هر کس ماری یکتری بخوا حرامی دخوا هر کس چیز حرامی لجیبی دعای قبول نابی فرمان بسري سبع بلا آغا على اخوا عالي بلو كيف قالوا صول عليه درم آغا حسين ميدان شان يلا جيتان لي وخو والله دقة ودق سوية هر کس چی حرام بستنا هورجي دعای قبول نابی دايبيز اوي سبيدرين ديوخاني كل نابي ديوخاني لا ما خشم زاخين زاخيني لا بديك تشوف خوا خيرت بنووسێنێ ئاغای جان بنووسێنێ قبولتان ئەتو برێت چییە سبا هەک هەفتە بەرامبەری ڕادانیشتنیە ئاهلی گوندی بە ئامران لەسەر دوکمان استوعبت ما وعده واخي خوتي نابين تو اي بس بيدك اني براسك كلوا يعني بيش انا فريق عندي بيبخي وناكري كره بأقل مرو عيواني دكيك مرو حيوان وبشر بشر بيتك كم قنترك كارثة كرديا أنتري كرديا كم خطر كرديا آقا مر لي قندوري كرديا عفوك آقا ستام يا شنو قندورة هم مريت انا قندورة شنو ابو خود بقربان او تشيليكا فيختفاني مانه تشكيله زمان ما محدد بياو چگله باشه ها ایتی ما فقیره دویز دست ماسک باز نازم لفکری تو تسبو عثمان ها وتو ليريت ما ماريا تشكل السرداريا ماريا تشكل السرداريا برم ماريا عسكري تشكل السرداريا ماريا تشكل السرداريا واي عقل يا اخي عليك يا اخي